پیرۆزبایی 12 ساڵاتی پێم لە سەرجەم کارمەندانەکەم هیوادارم لە داهاتووە بەکاری باشتر و بە پێسترەوە بینەوە خزمەتی بینەران ئەو ساڵی داهاتوویش کاری باشتر ئەنجام بین. ئێمە لە بەشی دیجیتال میدیا کارەکەین، کارەکانمان لە چوارچێوەی بابەتەکانی سۆشیال میدیا لەگەڵ سایتێکە سایتی پەیام.net ڕۆژانە لێرە هەواڵ و زانیاری پەخشەکەین بە سێ شێوازێکمانەوەی کە بەرنامەکانی پەیامن لیان وەرەگرین و بڵاوەکەینەوە لە یوتیوب و لە سۆشیال میدیاکانی تر. بەشێکی تریشمانەیە کە خۆمان لە لێرە لە بەشی دیجیتال میدیا هەواڵ حازرەکەین و بڵاوەکەینەوە. بەشێکی تریژەیە کە لە ناوەندی هەواڵەوە هەواڵەکانمان پێگات و لێرەوە بڵاوەکەینەوە بۆ بینەران. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان، ئێمە وەکو کارمەندانی بەشی دیجیتال میدیای کەناڵی ئاسمانی پەیام لێرە ڕۆژانە کۆمەڵێک کارمان هەیە. ئێمە کە دینە ئێرە سەرەتا بڵێن هەواڵەکانمان بە زووترین کات پێگات دەدایان پەیامنێرەکانمانەوە لە کۆمەڵێک سەرچاوی تری هەواڵەوە. ئێمە ڕۆژانە هەواڵەکان بەڕاستەوە خۆی ئەگەینە دەستی بینەران و ئەوانی کە ڕۆژانە متابعەمانەکەن لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لە سایت و با بڵێن ئەو شوێنانێک ئێمەشی لەسەرەکەین زیاتر کە تەرکیزمان لەسەر سایتە و پاشان تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک و ئینستاگرام و یوتیوب. ئێمە بەرکەوتنیکی ڕاستەوە خۆمان لەگەڵ ئەو بینەرانەیە هەیە و سپاس بەخۆی پەروەردگارەوەی کە ئاگادارین و بەدەستمانەگاتەوە وەکو فیدباکێک لەلایەن ئەو بینەرانی کە هەمانە. سپاس بەخوا بەتایبەت لەم ماوەی ڕابردووە بینەرێکی باشمان هەبووەوە، کاردانەوەیەکی باشمان هەبوو لەلایەن خەڵکەوە. ئەوەش هەمووی بۆ با بڵێن هەوڵ و هیمەتی ئەو برایانەی کە لێرە ئیشەکەن و هەموو کارمەندانی کەناڵی ئاسمانی پەیامەگەڕێتەوە. ئێمە لێرە ڕاستەوخۆ ئەکەوینە بەرچاوی بینەران، واتە ئەو ئیشانەی کە یەکەین ڕاستەوخۆ یەکسەرەگاتە دەستیان لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە. بۆیە لێرە ئێمەش پیرۆزبایی ساڵیادی کەناڵی ئاسمانی پەیامەکەین لە هەموو بینەران و لە کارمەندانی کەناڵی ئاسمانی پەیامیش. بەنای خۆی بەخشندەی میهرەبان، زۆر خۆشحاڵم جارێکی تر و ساڵێکی تر لەم بۆنەیەدا پیرۆزبایی خۆم ئاراستەی بەڕێوەبەر و سەرجەم کارمەندانی کەناڵی ئاسمانی پەیامەکەم. هیوادارم ساڵێک ئایندەمان ساڵێکی پەر ئیشی جوان و ئەوە بێت کە خەڵک بەدڵی بێت. وەک بەشی ئێمە دیارە ئێمە لە بەشی پەیوەندیە گشتەکانین، ئیشەکانمان زیاتر لە ناو کەناڵەکەیە و پێشوازی میوانەکان ئەوانەی کە ئەو بەڕێزانەی کە بەشداری ئەکەن لە بەرنامەکانی کەناڵی ئاسمانی پەیام ئیشی هەمەجۆری کەشمان هەیە کە لەگەڵ ڕێکخراوەکانی دەرەوە و کەناڵەکانی کە و حکوومەت و ئەواندا پەیوەندیەکی کۆنتاکێکمان هەیە بۆ بەڕێکردنی کاروبارەکانی کەناڵی ئاسمانی پەیام. لە کۆتایشدا دەستخۆشیم هەیە بۆ سەرجەم کارمەندان، بەڕاستی ئەرکێکی زۆر قورسیان لەسەر شانە، دیارە بە بودجەیەکی کەم و بە موچەیەکی کەم ئەرکەکانیان ڕادەپەڕێنن، جێی دەستخۆشی و هیوای لە شتاگیان بۆ دەخوازن.